خزمەتتان داما تەقلەبی مەلەوانێکی باش ماڵەوان ئیملاق بە شەر شوێنێک ماچێ کرد بخۆمان تایبەت پاش یاسیامان گەورەمان کرد وەکی گەورەمان کرد گوتن دەکەینە خێر کابرای کادوتی کەبلان ماڵ غەزورم دێن لە لای هەولێرەوە بخۆین دهۆک بی ئەو عایلی دەرکە 500,000 دەمی گوتم 5 دەفتەرم دێ بە خودی دەری ناکەم ئاوش لە گوێچکی دەردەکەم و کلێژە و ناوک زام سەرکەفتی و ئەنزیلاق و هەندێک شەنە نەوعایش جدیدە کەس یعنی پێشتە نزانین بەس من معیدە و دل دەزڕێت دەکەفتە سەریەک جەماعەت هاتیم لێلام بە خودی خاص بۆ کلێژە و ناوک باشە هەیە کە سوکاری دکتۆریان دکتۆر سەردانت بکەن دکتۆری کاتەلام من کوڕ خوی لەگە خوی نابی کوڕی کلێژەی کەفتی فعلن ئەو گوتە دکتۆرەکە گوتە من گوتی من کلێژەم کەفتی هاتە بەر دەسم سعیم کرد هیچ عیبی نییە ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە گوندی پیران قایماوەینە لە سنووری ناحیەی زێلکان لێرە کەسێکی دیار و خۆشەویست لێرە ئەوش کەپلان ئاغای غازر کە ناوبانجی دەرکردووە کە لێرە چەند شوێنێکی گەشتیاری دروست کردووە کەپر و کەپری داناوە بۆ خێزان ئەویش هەمووی بێ بەرامبەر یاتا بەلاشە هەر خێزانێک دەیەوێ بێتە ئێرە بەلاشە هیچ پارەی لێ وەرناگرێت و خێزانێکی زۆر ڕۆژانە ڕووی تێدەکەن وە کەپلان ئاغای خازر جگەلەوە خەڵک دەسەردانی دەکە کاتێک شوێنێکی ئازارێکی بۆی دەتەقێنی و کە خەڵک ئاو دەچێتە ناوژێی جۆچکەی دەردێنی و جگەلەوەش ئەوانەی ناوچە کەوتووە دەتوانن سەردانی بکەن ناوچیان دەێنتەوە کەپلان ئاغای خازر ئەگەر بێتە ئێرە سەرەتا بۆ بینەرانی پایتەخت میدیا ئەگەر خۆت بناسین هەرچەندە ناسراویش ڕاستە دەستخۆشی کەنالەکەتان دەکەم بە خێر بێن لە بۆ لای کەپلان ئاغای غازر چاو یەک بە یەکتان ماش دەکەم من وەک کەپلان ئاغای غازر ئێرە ئەی شوێنم دابین کردیانی چێم کردیە بۆ عیلە بەس عیلەت چکم شەباب جێ زۆرە بۆ هەر کیلابی دتان لێدانشید بەس عیلە حەسرە ئیسا عیلاتنە لای من ماشەڵا نەیەک و نەدوو نەچ قیامەت بخود ساکەناوە بەس عیلەکان دەرنەکە منداڵەکان دروستە دەرچن و هەیەش مەسەلنا ئەو مەلەوان دەکەت ئاو دەشتە ناو گوێچکەی من دەردەکەم بۆی ماشەڵا شفای دەستم بۆی شۆلە ئاوش لە گوێچکی دەردەکەم و کلێژە و ناوک زام سەرکەفتی و ئەنزیلاق هەیە مەسەل دەمار ڕامپی زەعیفیە خوین بووی ناتی ناچی دەتە لایک ڕانیوی گران دەبیت ئەوەش عید منە بووی چی دەکەم و هەندێک شەنە نەوعایش جدیدە کەس یعنی پێشتە نزانین بەس من معیدە و دل دەزڕێت دەکەفتە سەریەک ئەوش دلت ناشتە خواردن یان خواردن دەخۆی لە بان دلت دەوەسێت یان دیژە قۆلۆنمەوە قۆلۆن نییە یان جی دە لە سۆزە منی دیگە دەتە لە سۆزە زۆر جالی ئەوش بە من چی دەکەمەوە دل و معیدە لێک جودا دەکەمەوە دەین مۆجێ خو یان دلی هەیە کەفتیە دلیشی چێ دەکەمەوە و ینی ڕۆژانەش زۆر کەیسە جەماعەت هاتیم لێلام بە خودی خاص بۆ کلێژە و ناوک لەوی پشتە گوتم بەرا قەنات پایتەخت تێتەلام حەز دەکەن نینگۆش دەربچن گوتی بە خاترت بازیان دە حەزیانە کرد جەماعەت گرێگابین بە کەی ڤیدیۆش بدینن دزاننیش من وەک کەپلان ئاغای غازر بۆ دیژە ئاغای غازر کە خزمەت خەڵک بکەی و خزمەت منتەقە و تایبەت عیلە چووکم عیلە حەسرە لەگەڵ تێتان قار بە خوددایە بێ بەرامبەرە چێمیش کردیە جەماعەت تێنیرە و ڕژگە لە عیلی لێر دانیشتێ کابرای کادوتی کەبلان ماڵ غەزورم دێن لە لای هەولێرەوە بخۆین دهۆک بی ئەو عیلی دەرکە 500,000 دەمی گوتم 5 دەفتەرم دێ بە خودی دەری ناکەم عیتە و تەلەفۆن هاتەر کەسکێرە دەخوازی تەلەفۆنم دەکەت شەمبی یەکشەم دووشەمە تا ئاینی تەلەفۆنم دەکەت بخۆ حیجز دەکەت ئایدوانە یعنی حیجزکردنی ژەیە بەس بێ بەرامبەر بێ بەرامبەرە حیجزکردنەکەی سە سوبەیش نەغێر عیلەتێ دووس بێ غێتێ سێز بێ ڕۆژ عیلێک تێنێرە ئەجە عیلێش چاوەیە مەسەلەگە عەدام عیلێک غێر عیلەوە ناکەمێتەوە بەخوان بەچی 5 عیلەتێن 6 عیلەمی خزم و براو ئەیە دۆستن هەیەشی سێم ڕۆ بیگە مشەکلات لە بەردەڕەش هاتگەن لە کەلەکچی هاتگەن لە دولێجان هاتگەن جارتر لە بەردەڕەش واتێنە و لە لای زەنگەنان شاتگەن لە یعنی منەوعاتی مرۆ هەمیش عیلە حەسر بین بەری من یعنی لەو لاوە بین وەکی سایان کرد شەباب عیلەکەمی وازیان دەتگنە لای من ئەریوە چۆن بیرت لەو شتە کردەوە کە شوێنێکی ئەوها دروست بکەی هەم بۆ مەلەوانی بۆ منداڵەکان هەم شوێنی عیلی کە سەردان دەکەن وەڵام من و برادێک ما بۆ ئاریان بەڕاستی ئەوی سەر نییە لێرە بەس لە ماڵە هەرجار من ئەو پێکەوە دادمانە ماسیمان دەگرت کە ئەو ماسیەش بینە ناو تەنەکە لی پشتە بخۆمان قولاب دافتین ماسی دەگرین و تۆڕ دادەنین و ماسی دەگرین و شوێنێک ماچێ کرد بخۆمان تایبەت پاش یاسیامان گەورەمان کرد وەکی گەورەمان کرد گوتن دەکەینە خێر دنیا هەمی فشەیە ڕاست گوتمان بەلاو دەکەین و بەلاومان کردەوە 5 ساڵ 6 ساڵێرە چی دەکەین بەس ئێ 2 ساڵە تەقاندم و بەرلام کردیە ینی تەنیا ئامانجت خزمەتکردنی بەس خزمەت کرد هیچی ناخوازم لە کەس فقط ئێوەی تێتێرە خاوینی بپارێزی بۆ من خاوین بکەتەوە تۆ من لەبان کومبار و پیساتی تش ناف دەبان کومبار
هەر کابراکی سەر دەناسم تێتێرە 20 تەلەفۆنیشی بۆم کردی و ناکەم بێتەوە لەبەرەوەی چوویگەوە ئێرە پیس کردیە ڕەفسیم کرد یەکجاری نێتەوە ئێرە داواکاری دەیەوانە دێنێرە ژینگە ئێرە بپارێزنە و سروشتە جوانە ئەمن ئەو ڕۆژی ئەو بەرەو بەرامبەرمەوە ساکە و کۆستەرە لەوی وەسیایە سێ فەردە بەس زەباڵە و پیساتی و حەفازم خڕکردووە لەو بەر دونێکە سام کردیەوە خۆی حەفازە و پیساتیەوە خۆی وەسیایە داواکارم لە خەڵک بەردەڕەشیش ئەو بەرە پیس نەکەن بەرامبەر منەوە ناو فریزەکە شوێنێک زۆر خۆشەویش بۆ عایلەم پشت عەسران و من وەک کابرا گوتنی خزمەتە ماچ تشتا چ لە مکەم دەی نانە با ملمندا نانیشن هاوە جێمە لاخی دەستماخیر مندا دەنیشم ئایا شامی بلا بۆ عایلە بیت ئەو شتانە دروست کردو هەموو لەسەر ئەستۆی خۆت بووە ئەله هەر لە فکری خوم و لە خەیاڵ خوم ئەوە جێمەلەوان ئێزانی چەند فەردە ئەم کردگەی بنا 25 فەردە بەس تێکە لەو خۆلم کردگەبنی بەس جێمەلەوانم چێکرێ بۆ مندان کە خود بافتە خود بافتە خود بافتە ناو چییە لادە خود بافتە تو ساکە بۆ منداڵە بەس دلیان خۆش بی شوێنەکە شەوانیە مەترسیداری بژی گەڕبیت و قۆیل بیت بەس ئەو لاوە بچیک 2 مێتەرێکی قۆیلاویش ئاغای غازر وا لێرە سەماکە وەک ماسی لەبان ئاو دەوەستم مەلەوانێکی باشی مەلەوان بەبێ دەست بەبێ پێ بە خودی دەست و پێم گرێدە لەنا ئابوود مەلەوانەکەم والله عیلاج ناژم ئاو دەشتە ناگوێت کە دەست دەکەی بانی دەکێشی و حەسر دەکەی عیبنێت وەک سۆدە مەز دەکە دەکێشتەوە گەربەر دەدات ناوکیش دیارە بکەفی دەست دەکەی بانی غالبەی ناوک لای چەپ دەکەفی ناکەفتە لای ڕاست بە حیاتی و دلیش دەست دەکەی بانی گریە وەک تەبەر لێتێت دل و معیدەگە بکەفتە سەریەک و دلە سۆزە دەتگریت خواردن ناش دەخوا لە ناو معیدەت معیدەش خواردن هەرس ناکەت بە خۆت و ببەتە ڕێخەلۆک تعبان دەی بێ زەوق بێ چۆن فێر بە شتانە والله بەس لە پیچ لە پیچ کوریەکان چاوهیر دەچمە ناوی 24 سەعات باشە هەیە کە سوکاری دکتۆریان دکتۆر سەردانت بکەن دکتۆری کاتەلام من کوڕ خوی لەگە خوی نابی کوڕی کلێژەی کەفتی فعلن ئەو گوتە دکتۆرەکە گوتە من گوتی من کلێژەم کەفتیاتە بەر دەسم سعیم کرد هیچ عیبی نییە دکتۆر گوتم نەمزانی دکتۆرە ڕاستی گوتم خال هیچ عیبت نییە بەبێ عیبی گوتی کلێژەم کەفتی لەبەر پشتم ناحیمەوە وەل منی وەک شێت لێ کرد فحەز بکە بینە و بەردا گوتم هیچ بەلات نییە کوڕی گوتی کە مش فحەز بکەسە گوتم برایە کلێژەی کەفتێ بە دروستی سەعبا خۆی کرد گوتی وە باە دکتۆر سیقەتان بە شۆرە نییە ڕاستە قسەی ڕاست دەرچی ئەجێ مەسەل بە فەن تێدیش عیبیکە مایاوات بەس دەستکەمی زان چ عیبی هەیە کوتاشت کە خۆ هەڵدانێک بیشتێک بۆ پایتەخت میدیا والله لە خزمەتتاندامە مەلەوانێکی باش ماڵەوان ئیملاق بەشەر کو ئەوانەی مەلەوان نینە چت پێ بوو لە بەس پاتری تشتێر کە پاتری دەربانە برنجی پاتری تشتێر کە داوی داختا بۆ مەلەوان ساقی لەگەڕ ڕەش حوجیش مەلە چییە مەلە نییە نەشە بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی دەیبینین کەپلان ئاغای خازرە بەبێ دەست و بەبێ بەکارێنانی پێ سەر ئاو ڕادەوەستێ ئێستا شوێنێکی دەڵێ قوولە ڕاوەستاوە و بێدەست مەلەوانێکی چاکە وەکو خۆی باس دەکە وەرێرە بە مەلەوانی وەرە وێرە بە مەلەوانی وەرە وێرە کەپلان ئاغا دەتانی خەڵکیش لە خنکان ڕزگارکەی وەرە وێرە وەرە بادەنگت بێ خەڵک لە خنکان ڕزگار دەکەی عیلی کاتەکەنمە لێرە گوریسکم لێرە داوی بۆ ئەوێ گوتمە پێیان نەشنەوە پشتگوری سۆگارڕە گوتم بلە باچی بدینی مامە سەفەڵە ڕێز خۆشەویستیم بۆی خەڵک بەردە ڕەشە ئەوش بەناوبانگە کەفتە ناو ئاو مامە سەفەڵەش بوانتی چارکیش بوو مامە سەفەڵەش کەفتە بنی هەر چارن دەکرد بە مامە سەفەڵا بێ 5 نەفەر ئەوجا مامە سەفەڵا بەکی بماندنیتیش دەستخۆشی لێ دەکەم کوڕی زۆر مەحبوبە لای من بەڕاستی و هەر گاوش تەلەفۆنم دەکات ئێرە بووی نییە مەفتوح بۆ مامۆستا ڕۆژدی هینی سماوە بیادنە ئێرە بڕۆ پاش وانش دووکی ژیان کەفتە ناو ئاو باوکیانش فەقیر کردی پێی دەرنەچوی هەمیانم دەکرد باوکە و کیژە هەمی پێکەوە برنەوە بەر بۆ ناو ئاو نابێت عادل بۆ بچیەوەی لە ناو ئاو کەفتەکە بناو
یان دەوی لە پشتەوە بچی بۆی یان بە پێی لی بدەی خود نزیکینەکە گەر یەکم گرت خۆی کوتاوان بلم باش بیناسم بێنم دریژی لە بن ئاو بە خوردی خونگاندە دەری ئەگەنە منیشی دەخن کار شارەزانە بی لەگەڵ خۆی دەتخنچێنی ها ئەگا دەبیت ئاگار لێ بیت ناژم دەبیت بە بن ئاوبووی بچی بەس من باش بێنم دریژی منی کرد بە بن ئاواتم پێخۆم دانا ئەردواتمە تا گەشتمەتەن کاتی ئەو لەوان بلم بی و ڕۆژێش 4 نەفەرەکەی لێرە خنچیان ئەو ڕۆژە نەبیگم لێرە بە قەوت خودی ئەنجەلیان هاتبی خوددا لیان خۆشی خوددا سەبوری مال و مندالیان بدە دایک و باوک و خزم و کەسیان ئەگە لێرە بامە بە خوددا و منێک یەکیان بخنچێن هەر چارم دەردەکرد ئەو ڕۆژی خنکانەکە ئاگادار بە و چار کەسە ئەو ڕۆژە نەبیم لێرە هەری وەڵڵە ئەو ڕۆژە کەچی نەبیرە بوو جا ئەنجەلەوە ئەنجەل یاد خلاص کۆتا پەیامی کەپلاناغای خازر چییە لە ڕێگای پایتەخت وەڵڵی من دەستخۆشی لە کەنال پایتەخت دەکەم بەڕاستی بێ ڕکابەرە دەستخۆشی لێتان دەکەم 10 بارە و 20 بارە و 100 بارە یعنی بە هاواری خەڵک دەچن پەیجێک جوانتانەیە خزمەت خەڵک دەکەن و دەستخۆشیش لێتان دەکەین 10 بارە و 20 بارە بەخێر بێن بۆ لای کەپلاناغای غازر لە بان سەرمیش بێن بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان کەپلاناغای خازرە کەسێکی خۆشەویستە لەو سنوورە شوێنێکی گەشتیاری داناوە خەڵکی تەلەفۆنی بۆەکەن شوێن دەگرن و ئەوەی جێگای سەرنجە بێ بەرامبەر و پارە لە هیچ کەسێک وەرناگرێت